ئەم کاتتان باش تاوتوی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر بارودۆخی ئێستای کوردستان و گۆڕانکاریەکانی سەر گۆڕەپانی سیاسی لە کوردستاندا. وەکو دەزانی لە دواهەمین کۆبوونەوەی پێنجقۆڵیدا لایەنەکانی فەرمانڕەوا پرۆژەیەکیان ڕادستی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کرد. لە ئێستاشدا شەقامی کوردی بە پەرۆشی و نیگەرانیەوە چاوەڕی ئەنجامی ئەو کۆبوونەوانە دەکات. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان میوانداری شێخ فەخرەدین قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستانمان کردو. بەڵێ کاک شێخ بەخێربێی. زۆر سپاس. هەرچەندە بڵێن لەناو هاوڵاتیاندا ڕەشببینیەک بەدی دەکرێت ناومێدیەک بەدی دەکرێت بەڵام دەبینین بڵێن نوێنەرانی لایەنە سیاسیەکان گەشتبینن و بە ئیجابیەوە سەیری وەزاکەکەن. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بنای خۆی گەورە میهرەبان. لە ڕاستیە ئێمە دوای ئەوەی کە لە دوای حەڤێ شوباتەوە ئەو گۆڕانکاریانە لە هەرێمی کوردستانە ڕوویدا وەکو درێژکردنەوەیەک بۆ ئەو گۆڕانکاریانی کە لە دنیای عەرەبیە هاتۆتە پێشەوە، گۆڕانکاری بەرەو چاکسازی بنەڕەتی، گەشتونێتە ئەوەی کە لەگەڵ هەردوو حیزبی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان گەشتونێتە ئەوەی کە دابنیشین دانوستانمان هەبێ گفتوگۆمان هەبێ لەگەڵ یەکترە بۆ دەستخستن سەر برینەکان و بەرنامەی چاکسازی بنەڕەتی. خۆشبەختانە هەنگاوێکی باش هاتووین. ئەوەی کە ئێمە داوامان کردووە و تومانە ئێمە پرۆژەمان پێیە بۆ ئەو ئەزمونە تاڵ و ناخۆشەی 20 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لەسەر کۆی سیستەمە سیاسیەکە لە پەرلەمانیەوە لە دام و دەستگاکانی وەزارەتەکانیەوە. بۆ هەرێکێک لەوانە پرۆژەمان پێیە و ئامادەمان کردبوو لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ دەسەڵاتە دانیشتوین لەسەری. ئاماژەشمان بەوە داوە دەسەڵاتیش ئازادە لەوەی کە پرۆژەی خۆی دێنێ گفتوگۆکەین لەسەر هەر تەوەرەیەک هەر پرۆژەیەکە هەبێ. حەڤە خاڵی پەرلەمانە، پرۆژەی یەکێتی و پارتیە و پاشانیش پرۆژەکەی ئۆپۆزیسیۆن کە هەیە. ئەسڵ لەوە کە دانیشتنی هەر پێنج لایەن لەسەر مێزی دانوستان و گفتوگۆکردن خۆی بخۆیەوە خاڵێکی ئیجابی باشە. ئەمە جێگەی دڵخۆشیە لە ڕاستیە، چونکە ئابینی لە دنیاە حاڵەتێک دێتە پێشەوە ئۆپۆزیسیۆن ئامادە نیە دابنیشە لەگەڵ دەسەڵاتە. لە وڵاتانی دەروبەرمان نابینین. ئەو خاڵێکی ئیجابیە کە ئۆپۆزیسیۆن ئامادەیە چاکسازی بکە، نیەتی حوسنینەی باشی هەیە بۆم حاڵەتی هەرێمی کوردستان بە پرۆژەیەکەوە پرۆژەیەکی متەکامیلەوە لەگەڵ دەسەڵاتە دانیشێ. ئێمە گەشتبینیەکە ئەگەر زۆر ئاماژەی پێ بدەم گەشتبینیشمان بەو دەرەجەیە نیە لە ڕاستیە، چونکە ئێمە پرۆژەیە کە تەقدیممان کردووە بڕیار وایە لە دانیشتنەکانی پێشوە کە تێپەڕیوە بڕیار وا بووە هەندێک زەمینە سازی بکرێ. ئەم زەمینە سازیانە حوسنینەی دەسەڵات پیشانەدات تا چه ئاستێک یەتە پێشەوە لەو پرۆژەیە لەو پرۆژە چاکسازیە بنەڕەتی. بەڵام ببینین لێرە و لەوێ سزای یاسایی لەسەر ئەندامان و حیزبەکانی ئۆپۆزیسیۆن بەردەوامە. لەبەرەوە ئەگەر بڵێم لایەنەکانی هەرسێ لایەنی ئۆپۆزیسیۆن گەشتبینن بەرامبەر بە دانیشتنەکان بەو دەرەجە گەشتبینیە نییە، بەڵام بەڵێن لە گفتوگۆیین لە مناقەشەداین ئێمە پرۆژەی خۆمانمان تەقدیم کردووە، ئەوانیش لە پرۆژەیەکیانە هەندێک وەڵامی خاڵەکانی ئێمەیان داوەتەوە و پاشانیش خۆشیان بەرنمەیەکیان ئامادە کردووە و دەستیمان کراوە. سەبارەت بە پرۆژەکەی بڵێن دوو پارتە فەرمانڕەواکەی هەرێمی کوردستان کە دراوە بە بڵێن ڕادستی سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن کراوە، ئێوە چۆن دەڕوانە ئەو پرۆژەیە؟ لە ڕاستیە وایە هەر لە دانیشتنی یەکەما لە کۆبوونەوەی یەکەم ئەوانیش بەرنامی خۆیان پێ وایە، بەڵام ئەو کات هەردوو حیزبی فەرمانڕەوا ئەمە دەسەڵات لە کۆبوونەوەی یەکەمە ئاماژیاندا بە حەڤە خاڵەکەی پەرلەمان. وترا حەڤە خاڵەکەی پەرلەمان هەندێکی هەر بەسەر چوون، هەر کاتی نەماوە، یان بەسەر چوە جێبەجێ نەکراوە یان کاتەکەی کۆتایی پێ هاتووە. مەفرۆزە پرۆژێکی کە هەبێ ئەگەر بڕیار بێ گفتوگۆ حیواری لەسەر بکرێ. لە ڕاستی ئەوان ئەو پرۆژیان کە هێنا لە لای خەڵک، لە لای میدیاکاران، لە لای خەڵکێکی سیاسی ئەوەیە دەسەڵات چۆن پرۆژە پێشکەش بۆ ئۆپۆزیسیۆنەکە. ئەمە چێکین هەڵوێستێ بەڵێ لەسەرکردنە بەڕاستی، چونکم بڕیارە ئەو خاڵە جوانانی کە لە پرۆژەکەی خۆتان نووسیوتن کە ئێمە لەوانەیە هەندێکیمان جملەتە من تەفسیلا پێ قبول بێ، ئۆپۆزیسیۆن پێ قبول بێ، تا ئێستا بۆ نەکراون. چێ دەستی گرتووی لەوەی کە ئەم خاڵە باشانەی کە لە ناو پرۆژەکە هەیە جێبەجێ بکرێ لە 20 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستانە. ئەگەر بڵی فترێکی زەمەنی شەڕی ناخۆ بووە باشە، ئەو فترە زەمەنیش تێپەڕی، خۆ لە دوای ئەوە باس لەسەر ئیدارەی
یەک ئیداری یەکرێ لە هەرێمی کوردستانە یان نەخر هەر کەسێک لە دوو ئیدارەکەی پێشوە ئەم خاڵە جوانانە بۆ جێبەجێ نەکراون قسە لەسەر ئەمەیە دەسەڵات پرۆژی خۆی هەیە مافی خۆیەتی دێ گفتوگۆ لەسەرەکەین قسەی ناقەشەیەکەین لەسەر مێزی گفتوگۆ دانوستانەکان بەڵام قسە لەسەر ئەوەیە کە تایسێ بۆچی ئەو خاڵە جوانانە ئەو پرۆژانە ئەو مەشروعانە جێبەجێ نەکراون ئەوە خەڵکی بەدبینەکە ڕژبینەکە هاوڵاتی ڕژبینەکە لەوەسە لە ماوەی ڕابردوودا لە لێدوانی بڵین چەند بەرپرسێکی باڵا و بڵین کە لە وەفدی دانوستان کاری شابوون دەڵێن نزیکەی 70% خاڵەکانی نێوان پرۆژەی دەسەڵات و وەکو خۆیان ئەڵێن پرۆژەی ئۆپۆزیۆن هاوبەشن ئایا وا دەرچوو و تا چەند لەو پرۆژەی کە ڕادستی ئێوە کراوە پرۆژی ئۆپۆزیۆن بە هەند وەرگیرەوە لە ڕاستیە ئەو ڕێژەیە ئێمە لەبەرەوەی کە پرۆژەکە کاتی خۆی 22 خاڵ بوو لە 22 خاڵە ئامادەکرا بوو دوایی لە شەش پاکێجە کۆکرایەوە هاتین کۆمەڵی بەرنامەی کەشمان تیادانە پرۆژەی سەرۆکی هەرێم یان پێشنیار و ئەوەی کە لە یادی نەورۆزا پێشکەشی کرد بۆ هەرێمی کوردستان هەندێک لەو خاڵانەماندانە و پاشانیش خاڵەکانی شاریع و خەڵکی خۆپشان دەرماندانە پرۆژی خۆمانماندانە هەمووی وایە شتێکی داواکارێکی حیزبیتیان نییە تا ئەستەنگ بێ تا کۆسپو لەم پەر بێ لە ڕێگایە داخوازیەکان بۆ چاکسازی نەدام و دەستگا لە سیستەمە سیاسیەکەی هەرێمی کوردستانە بۆیە ئەکرێ ئەم خاڵە هەڵبەشانە لە بین ئێمە ئەوانە هەبن شتێکیش کە جێگەی مناقەشەکردن بێ یان لای ئەوان قبول نەبێ دڵنیام لەوەی کە ئەوە دانوستانە ئیتر ئازادن چۆن قبوڵیەکەن چۆن هەڵسەنگاندنی بۆکەن دڵنیام لەوەی کە لە ئێمە مەبەستمانە کە سیستەمێکی سیاسی و حکومڕانی کارا و ئەکتیف نموزەجی سەردەمی بێتە ئاراوە بەڵام ئەگەر بیان بێ بە ئاقارێکی تریابرن ئەوە خۆیان ئازادن و دەرەنجامەکەشی هەموو لایەک زەرری لەکەین ڕاستیە لەو پرۆژە جوان بەڵام لەو پرۆژەی کە بڵین لە وەڵامی پرۆژەکەی ئێوە تا چەند گەشتبینی بەدیەکەن تا چەند چکە پێشتر بڵین بەرپرسانی سێلایەنەکەی ئۆپۆزیۆن دەڵێن لە 50% خاڵاوە بەشەکان کەمتر بێت کەواتە ئیرادەیەکی جدی نییە بۆ دانیشتن بۆ گفتوگۆ بۆ هەنگاونان بۆ چاکسازی ئایا ئەم خاڵە هاو بەشە بڵێن لە 50 لە نیوە بەسەرەوە بەدی دەکرێت وەکو خوێندنەوەیەکی سەرەتایی وەکو ڕای خۆت خاڵی هاوبەشمان هەیە هەرچەند ئێمە بڕیار وایە ئەو پرۆژەیە کە پێشکەش کراوە دەسەڵات پێشکەشی کردووە هەر سێلایانی ئۆپۆزیۆن خوێندنەوەی بۆ بکەن تاوتوێی بکەن سەرنجام پرۆژەیە گەڵاڵە ئەبێ وەڵامنامەیە گەڵاڵە ئەبێ بۆ دانیشتنی ئایندە ئۆپۆزیۆن و دەسەڵات ئەکرێ ئەوە مافی خۆیەتی لەوێ قسە و باسی لەسەر بکرێ بەڵام العموم لە خاڵەکانە خاڵی جەوهری باش هەیە خاڵی هاوبەشی باش هەیە بەڵام خاڵی کەشەیە کە جێگەی قسە و باسە ئەبینی هەرسێ سەرکردایەتی و پاشان بە گفت و گۆش لەگەڵ شاریعە خۆپشان نوێنەری خۆپشاندەرانە مناقەشە ئەکرێ دوای شتێک گەڵاڵە ئەکرێ و کاتە ئێمەش هەم ئەیخێنە سەرمێزی گفتوگۆ بۆ دەسەڵات و هەم ئیعلانی شەکەین بۆ ڕای گشتی کەواتە هیچ خاڵێکی تعجیزی تایە پرۆژەکەیەوان کەەوە بە هیچ شێوەیەک قبول نەبێت لەلاتان پرۆژەکە بۆ شێوە متەکامیلە زۆر ئەوە نبووم لەسەری بەڵام ئەکرێ ینی خاڵی تێگیرانیشمان هەبێ بەڕاستی بەتایبەتی ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە قوڕگی حیزب بێنینە دەرەوە ئەوەندەی ئاگاداربی دانیشتنی داهاتوو کە دەسەڵات چاوەڕێیەکە ئۆپۆزیۆن دیاری بکات بەم زوانە ئەبێت بە دڵنیاییەوە بەگەر کات بەدەست ئێمە بێ کات بەدەست ئێمە بێ کە ئێمە و خەڵکی کەش قسەی لەسەر ئەوەیە هەندێک وەڵام و پرۆژە تەقدیمکردن و ئەوە کات کوشتن بێ ئەگەر کات بەدەست ئێمە بێ ئێمە لە نزیکترین کاتا ئۆپۆزیۆن لە نزیکترین کاتا گەڵاڵەنامەی خۆی ئەخاتە سەر مێزی گفتوگۆ بەڵێ ئەگەری بەشداریکردنی سێلایەنەکەی ئۆپۆزیۆن لە حکوومەت تا چەند ئەگەرێکی بەهێزە لە ئێستادا ئێمە لە کۆبوونەوەکانە لەگەڵ دەسەڵاتە زۆر داکۆکی لەوەکەن کە بەشداری حکوومەت بکەین وتمانە برادەرینە بۆ ئەوە داکۆکن لەسەر بەشداریکردنی حکوومەت ئێمە بەشدار بکەین ئێمە قسەمان لەسەر ئەوەیە بەڕاستی نامانەوێت ئەو سیستەمە حکومڕانیەی کە لە 20 ساڵی ڕابردووە کە هەموو لایەکمان متفقین لەسەر ناکارەیی و گەندەڵی و ئەو هەموو حاڵەتە نامۆیی کە تایەتی نامانێ خۆمانکەین بە سەحەبی ئەوانە کە دەستمانتیانە بووە ئەگەر بە شێوەیەک لە شێوەکانی مشارەکەمان هەوبێ بۆ عملیی تەجمیلی بووە یان هەر قەرەباڵغکردنی بووە ئەگینا بەڕاستی عملیەی مشارەکەیەکی فعلی نەبووە
شراکت نەبووە بەڕاستی لەبەرەوە ئێمە قەناعەتمان وایە ئەو خاڵی بەشداریکردنی ئێمە بۆ حکومت خاڵێکی جەوهری نیە لە ئێستاە بەڵام لە کۆبوونەوەی پێشودا بڵین داواکاریەکە ڕاستی سێلانەکەی ئۆپۆزیسیۆن کراوە کە بەشدار بن لە حکومت و بڕیارە لە کۆبوونەوەی داهاتوودا وەڵام بدرێت لە هەر سێ کۆبوونەوەکە داوا کراوە لە هەر سێ کۆبوونەوەکە داوا لە ئۆپۆزیسیۆن کراوە کە ئێوە وەرن بەشداری بکەن و ئەوە سێ اختیارەکەی سێ خاڵەکەی دەسەڵاتەکە بە ئێمەی داوە خاڵیەکەداگۆکی لێکە ئەڵێ بەشداری بکەن لە حکومەتێکی بنکەفراوانە ئێمە ئەڵێن بەشداریکردن لە حکومەتێکی بنکەفراوانیان حکومەتێکی انتقالیان هەشتێکی ناوەنێن ئەرچەند ئێمە قسەمان لەسەر حکومەتێکی تەوافقی کردووە لە کاتی خۆیان ئەمەمان هەڵگرتۆ بۆ خاڵی ئەخیر لە کۆتا قسەی لەسەرەکەین قسەمان لەسەر جارێ پرۆژە هەیە پرۆژەکانی چاکسازی ئەم سیستەمە سیاسی ئەم حکومڕانیە تا چەند جێبەجێیەکرێ چونکم بەشداری حکومەتێک ناکەم کە دەسوقاتی وەزیرەکان تایە بەستراو بن کەواتە ئەمە مەرجەکانی ئەوەیە بەڵێ مەرج ئەوەیە کە بەڕاستی بەشداری لە حکومەتێکە ئاکەین کە بالفعل ئەم حکومەتە ئێمە تایە میوان نەبین و حکومەتێک بێ حکومەتێکی نموزەجی بێ حکومەتێکی سەردەمی بێ بەڕاستی کە ئەو خاڵە گەندەڵانەی کە هەیە بووە ئەو خاڵە لاواز و سلبیانەی کە هەیە بووە ئەوانە چارەسەر کرێتایە و لە قوڕی حیزبی شابی هێنینە دەرەوە ناچینە حکومەتێک و بەڕاستی کە تایە هەر مجرد وەکو دیکۆرێکتایە هەبین بڵێ کاک فەخرەدین لە کاتی خۆپیشاندانەکان و بڵین تا ماوەیەک پێش کۆبوونەوەکانیش باس لە هەڵۆشانەوەی حکوومەت و پارلەمانەکرا لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە بەڵام لە ئێستادا پاشگەزبوونەوەیەک بەدی دەکرێەوە بەرپرسێکی باڵایەکێک لە دووپاتە فەرمانڕەواکاڵێ ئەوان وازیان لەو باسەیەنەوە باسی هەڵۆشانەوەی حکوومەت و پارلەمان هەڵۆشانەوەی حکوومەت و پەرلەمان لە کۆتایی خاڵەکانی 22 خاڵەکەی پرۆژەی ئۆپۆزیسیۆن هەیە بەڵێ لە کۆتایی خاڵەکانی هەیەی بۆیە کە بینرا ئێمە هەردەم حسنی نیەتمان پیشانداوە لە دانوستانمانە لە پرۆژەمانە لە گفتارمانە ئەوەی کە مەجال بوو بێ لە تەسریحاتی سیاسیە لە کەناڵەکانیشمانە ئەبینین دەسەڵات بە هەڵۆشانەوەی حکوومەت زۆر بێزارە بێ زۆر انفعالەکە وەکو ئەوەی کە ئەم حکوومەتە پیرۆزیەکی هەبێ هێڵی سوور بێ بەنسبەت هەمولایەکەوە کە بۆ هەردوو حیزبی دەسەڵاتی جوانیە هێڵی سوور نەبووە هەڵۆشانەوە لەلایەن بینیمان تەسریحاتی مەکتەب سیاسیەکانمان بینی کە واژ نییە لە دنیایە کە هەر قەیرانێک تووشی وڵاتێکە بێ قوربانی یەکەم حکومەت هەڵەوەشکێنێتەوە وڵاتانی دەوروبەرمان نموزەجێکی دلەوە ناسانم ئەم حکومەتەی ئێمە بوو بە هێڵی سوور هەڵوەشانەوەی کە هەموو لایەک سەرۆکی هەرێم سیاست مەدارانی هەرێمی کوردستان لە ناو دەسەڵات لە دەرەوە دەسەڵاتڵێن کاکە ئەم حکومەتێکە دەسەڵاتی نییە حکومەتێکە ئیفلیجە ئەو ناوانی کە بۆ ئەم حکومەتە داتاشری باشە ئەم حکومەتە بە مواسەفاتە بوو بە هێڵی سوور بوو بەشتی پیرۆز و مقدس ئێمە باسمان کردووە لە پرۆژەی خۆمانە ئاماژەمان داوە ئەم چاکسازیانە بکرێ ئەگەر ئەمانە ناکرێ بام حکومەتە هەڵبۆشێتەوە حکومەتێکی تر کە بەدیلە ئەوە بکرێت کەواتە لا یەزال ئێوە سوورن لەسەر ئەوەی کە ئەگەر ئەو چاکسازیانە ئەنجام نەدرێت ئەم حکوومەتە هەڵبۆشێتەوە یان پاشگەزبوونەوەتان بە خاتری ئەوەیە کە ئەوان حساسیەتیان هەیە بەم باس پاشگەزبوونەوە نا بۆ تعبیرە پاشگەزبوونەوە ناکرێت بە جۆرێک لە جۆرەکان شێوازی ئەدای قسەکردنەکان گۆڕانکاریتیایە ئەگینا هەدەف یەک هەدەفە کە بەڕاستی هەموو لایەگلیمان لە ئەدای ئەم حکوومەتەوە ئەم سیستەمە سیاسی هەیە بەڵام پێچێ جیاوازیەکان جیاوازی لوغەوی بن زمانەوانی بن بەڵێ کاک شێخ بنکەی جەماوەری ئێوە قاعیدەی ئێوە تونترە ڕای تونترە هەڵوێستی تونترە سەبارەت بە وەزعەکە تاوەکو قیادە و سەرکردایەتی سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن ئەگەر بەشداریکردنتان لە حکوومەت ببێت بە حەقیقەتێک بەشدار بن لە حکوومەت ئێوە چۆن ئەو بنکە جەماوەری قەناعەت پێەکەن ئەوە حاڵەتێکە کە با بڵین ئێستا کاتی نهاتووە ئەگەر ئۆپۆزیسیۆن بەسەرجەم بەشداری لە حکوومەت بکە دوای ئەوەی کە ئەو سیستەمە سیاسی بەو پرۆژە چاکسازیە بنەڕەتیە جێبەجێ کرد ئەو کاتە لە میدیای خۆمانەوە لە ڕێگا حیزبەکانی خۆمانەوە بەرچاو ڕۆشنێدەی خەڵکی خۆمان کە ئەوەی هەدەفی هەموو لایەکمانە شارع و حیزبەکانی ئۆپۆزیسیۆن و ئەندامان ئەوەی بەرنامەی هەموو لایەکمانە بەرنامەکە بەم نسبەتە لە 100 جێبەجێ کراوە
هەلومەرجی ئێسەی کوردستانیش ئەم نیسبەتە هەڵەگرێ لەبەرەوە ئەو کاتە خێتابێکی کە هەیە جۆرێ قسە و باسی تر ئەبێ لەگەڵی بەڵام ئێستا کاتی نییە ئێستا کاتی ئەوە نییە چونکم ئەوەتین لە سەرەتای دانوستان و قسە و گفتوگۆیە ئێشتا یعنی کۆمەڵێک شت لە دەسەڵاتە بینین کە جێگەی ئەسەفە وا ئەبینین کە یعنی ئومێت بە گفتوگۆکان لاواز بکە نەکە لای خەڵک لای سیاسەکانیش لاوازکە چونکم سزا سیاسەکان هەر بەرقەرارن تازە بە تازە خەڵکی ئەگیرێ خەڵکی تەقەی لێکرێ نان بڕاوە کرێ نازانم بڵێ لە دوا کۆبوونەوەدا کێشێک لە دوا کۆبوونەوە تا بڵین بە پێی لێدوانی بەرپرسەکانی ئۆپۆزیسیۆن دەڵێن دەبوایە پارتی وێکێتی لە ماوەی یەک هەفتەدا وەڵاممان بنەوە سەبارەت بە دوو مەسەلە یەک سەبارەت بەوەی تەقییان لە خۆی پیشاندەران کردو و گرتنەبەری ڕێوشێنی یاسایی بەرامبەریان دوو سەبارەت بە بڕینی موچەی خانەنشینەکان بەڵام لە ئێستادا بڵین وا بۆ دوو هەفتە تێپەڕێ بەسەر دوا کۆبوونەوەدا ئەمە قسە لەسەر ئەمەیە دەسەڵات عقوبەی سیاسی لا یازال بەردەوامە لەسەر ئۆپۆزیسیۆن و لەسەر شارع و لەسەر چالاکوانانی کۆمەلگەی مەدەنی بەڵێ تا ئێستا ئەم حاڵەتەی هەیە دەسی لەمە هەڵ نەگرتو هەرچەندە کۆبوونەوەی چوارەمە ئاماژیان بەوەدا کە ئەم حاڵەتە هەڵئەگرین ئەم حاڵەتە نایڵین بالفعل نایاساییە ئیجراعاتی نایاساییە ئەکرێ ئەم ئیجراعاتە نایاساییانە ناهێڵین تا ئەم ئێستاش کە قسەکەن ئیجراعاتەکان لە جێ خۆیەتی کەواتە ئیرادەی جدی چاکسازی لەکوێیە ئێوە چی لە مەسەلەی هەڵەکڕێنن لە دنیای سیاسەتا شتی مستحیل تایە کەمە شتی ممکنە ممارەسەی ممکناتە ئومێ دەکەین لەوەی کە ئەم حاڵەتانەی ئەمەی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزەرێ لەسەر مێزی گفتوگۆ دانوستانەکان چارەسەر بکرێ چونکم ئەگەر ئەوێ فەشەلی هێنا هەمومان ئەکەوینە ژێر بە پرسیارەتێکی گەورەی مێژووی بۆ میلەتە و حیزبی دەسەڵاتدار بە دەرەجە یەکەم ڕخنی ئێوە لە ئێوە دەگیرێت کە لە پاکشەکانی خۆتاندا باستان لە کۆمەڵە مەسلەیە کردووە کە بە دەستوەردانی حزب لە حکوومەت ناو دەبرێت بۆ نمونەیەکی سادت بۆ هێنمەوە باسکردن لە گۆڕینی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئیشی ئەوەیە وەکو ئیشی حزب نییە ئیشی فراکسیۆنەکانە ئەوە لە وەڵامی پرۆژەکەی دەسەڵاتیشە ئەوە هاتووە ئێمە ئەڵین حزبەکانی ئۆپۆزیسیۆن کاتێککە دانیشتنەکەن مەکتەب سیاسی کێتی و پارتی لەگەڵیان دانیشت بەبێ ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت یان نوێنەری پەرلەمان نوێنەری حکوومەت کەواتە هەموو لایەکە بێ ئەو حاڵەتە تێبگەین کە ئەم سیستەمە ئێمە سیستەمێکی حیزبۆکراتیە نەک دیمۆکراتی حیزب بەرقەرارەتیایە ئەمەیە قسەی ڕەسەرەکی ئێمە حیزب بەرقەرارەتیە لەگەڵ مەکتەب سیاسی کێتی و پارتی دانیشتن دانوستانەکە قسەمان هەیە بۆیە قەناعەتمان وایە هەر بە تەوجیهی کێتی و پارتی لە پەرلەمانیشە بڕیارەکان یاساکان دەستی بۆ بەرزەکرێتەوە دەنگی پێدریان دەنگی پێناترێ بۆیە ئەڵین با تەوجیه بدێتە پەرلەمان کە هەمواری پەیڕەوی نوێ خۆی بکرێتەوە هەمواری فڵان یاسایی بکرێتەوە خۆپیشاندانەکان بکرێتەوە ئاوا چون قەناعەتمان وایە ئەو سیستەمە حیزبیەی لە هەرێمی ئێمە تێپەڕەکە سیستەمێکی زۆر ترسناکەیانی سەرجەم کایەکانی بخۆی قۆرەخ کردووە بە پەرلەمان و بە قەزا و بە حکوومەت و بە هەمیەوە لە ئێستادا پێتان وایە بتوان لەناو ئەم حکوومەتەوە چاکسازی بکەن زەمان نییە لە بەشداریکردنی حکوومەتە ئەگەر پێشوەقت ڕێکەوتن نامە نەبێ و هەندێکی لە پەرلەمانە بە یاسا بەڵام لە ئێستاشدا بمبورە لە ئێستاشدا ڕێکەوتن نامە هەیە بەڵێن هەیە لە دانیشتنەکانە کە چیوەکو خۆتەڵی ئیشی پێ ناکرێ زەمان چیە و کاتەش بەڵێن بدەن بە ئێوە و ئیشی پێ بگرێت لە کۆبوونەوەی چوارەمە ئاماژە بەوە دراوە زەمان چییە بۆ ئەو قسانەی کە ئێوە ئەیکەن نیکێتی و پارتی بەرام بۆ ئێمە ئەو پەیمانانەی کە ئەدرێت ئەمە قسەی دەسەڵاتت بۆکەم ئەڵێن شتێکە لێرە بڕیاری لێ ئەدرێ ئەوە بێتە بڕیار لە شوێنی کە تەصدیقەکرێ لە پەرلەمانە لە حکوومەتە لە شوێنێکی کەیە ئەگەر ئیرادەی کێتی و پارتی مەکتەبی سیاسی کێتی و پارتی ئیرادەی چاکسازیان هەبێ لە هەرێمی کوردستانە ئیرادیان هەبێ ئەم دانوستان و گفتوگویانە سەر بگرن دەرەنجامی باشیان هەبێ دڵنیا بە لەوەی کە دەستگاکانی تری پێ و ملزەمەکەن بەڵام ئەگەر لێرە ئیرادەکە شکست بێنێ ئیرادەکە لە دانوستانەکانە شکست بێنێ دڵنیاش بە لەوەیەکی کە ناکرێ بەڵێ دوا پرسیارم گەر بە کورتی وەڵامم بیتەوە کەی بۆتان دەرەکەوێت کە ئەم ئیرادە وجودی نییە و ئەگەر با بڵێن خوا نەخواستە کۆبوونەوەکان بێ ئەنجام بوو ئێوە چیەکەن ئێمە لە کۆبوونەوەی چوارەمە
بە کۆبوونەوەیکی چارەنووسازمان لە قەڵەمدا بوو چکم پێمان وا بوو کە دەسەڵات وەڵامی پرۆژەکانی پێ و مناقەشەیەکەین بەڵام ئەوش پرۆژێکی نوێ هێنا بۆی وا پێویستی کرد کۆبوونی دوای ئەوە لەدایک ببێ ئێمەش پرۆژە ئەوان بخوێنینەوە بزانین تا چ ئەندازەیەک ئەم پرۆژانە هەرچەند پرۆژەکان کۆی پرۆژەکان جێبەجێکردنەکەی کە تۆ ئەستۆی خۆیان کۆبوونەوەی ئایندە کە ئەکرێ ئێمە وەڵامێکمان پێەیە و پاشانیش ئەوانیش هەندێک لە وەڵامی خۆیان داوە قەنەعەتم وایە ئەم کۆبوونەوە ئاسۆیەک پیشانەدا گڵۆپێکی سەوز یان سوور هەڵەکە ئەگەر تا ڕادەیەک چارەنووساز ئەگەر تا ڕادە چارەنووساز چکم ئێمە قسەمان پێەیە لەسەر پرۆژەکەی ئەوان گەڵاڵە نامەیەک ئامادەکەین ئەوان نیشتی خۆیانیان ئامادە کردووە شتێکمان بۆ ڕوو نەبێتەوە ئەگەر وەکو بە ڕێز ئاماژەی پێدا خوا نەکردە دانوستانەکان بە بنبەست گەشتن گفتوگۆکان بە بنبەست گەشتن وەکو ئەوەی کە خۆیان لە خاڵی سێم اختیاری سێمێنە ئاماژیان پێداوە ئەو کاتە ئێمە هەر ڕێگایەکی تری مەدەنی دوور لە توموتیژی لەبەردەستمانایە بەڵێ بۆ ئەو پرۆژە چاکسازانەی کە هەمانە لە هەرێمی کوردستانە بەڵێ شێخ فەخرەدین قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بەرپرسی پەیوەندەکانی هەمان حزب سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی تاوتێ بینەرانی عزیز تاوتێ ئەمڕۆمان تایبەت بوو بە قسەکردن لەسەر بارودۆخی کوردستان ئەم تاوتێشمان کۆتایی هات تا تاوتوەیەکی تر بەخواتان ئەسپێرم شاد بن.